بەناوی خوای گەورە سڵاوی خوای گەورەتان لێ ببینەرانی بەڕێزی بەرنامەی ئارێزە و جارێکی کێ لە بەرنمەیەکی تازە هاتینەوەلاتان بەرنمەی ئەم جارەمان سەبارەت بە خۆکوشتن و خۆسووتانن بەمانای چی دێ هۆکاری زیادبوونی چییە و لە بەرنمەی ئەم جارەدا پێمان باش بوو لەسەر ئەو هەڵوێستەیە بکەین لەسەر ئەو حاڵەتەی کە ئێستا لە زۆربەی کۆمەڵگەکانە بەربڵاوە خۆکوشتن کە بەمانای کۆتایی هێنانی کەسێک بە ژیانی خۆی دێت و کاتێک کەسێک ئەم بڕیارە ئەدات دەستبەرداری ژیانی خۆی بێت هیچ هیوایەکی نامێنێت یاخود گرفتێکی هەیە کە ناتوانێت بەسەری ئازاڵ بێت یان بەهۆی کاریگەریەکی لایەنی دەرونیەوان ئەگاتە ئەو بڕیارە بەداخەوە ئەم دیاردەیەکی جیهانیە و لە هەموو جیهانە بەربڵاوە و یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی مردن لە ئێستادا. ئەمارەکان باز لەوەکەن کە بەگشتی ساڵانە لە هەموو جیهاندا زیاد لە 800,000 کەس بڕیاری خۆکوشتن دەدات و ڕێکخراوی جیهانی تەندروستی زۆر گرنگی بە ئەو حاڵەتەیە کە چۆن ڕێگیری بکرێت لەم زیادبوونی ئەم حاڵەتە کە ئەمە جێی ئەو پەڕێنیگەرانیە کە کەسێک بۆ خۆی بڕیار بە کۆتایی هێنان بە ژیانی خۆی بێنێت. لەیەکێ لە ئەحسایەکان لەسکە لە ساڵی 2012 باسیەکات ئەڵێ یەکێ لە هۆکارە بابڕێن دووەم هۆکاری تیاچوونیان مردن لە جیهانە بە تایبەتی لە ناوانەی کە تەمەنیان 15 تا 25 ساڵە خۆکوشتنە بڕیاری خۆکوشتن کە ئەو کەسە خۆی بڕیاری کۆتایی هێنان بە ژیانی خۆی ئەدات کەمە بەڕاستی شتێکی زۆر ترسناک و دیاردەیەکی زۆر ناخۆشە. ڕێژەی لە 75 ئەو کەسانی کە با بڵێن بڕیاری خۆکوشتیان لە وڵاتانان کە لە ڕووی ئابوووریەوانێ لە ئاستێکی خراپانیان ڕووی خزمەتگوزاریان هەست بە کێشەی دەرونی و لایانی ڕوخانی دەرونیەکەن تایبەتی کە بە ئامارەکان باز لەوەکە لە وڵاتێکی وەکو سین و هیندستانە ڕێژەکە بەرەو سەر چووە تەنانەت لە وڵاتە پێشکەوتوەکانیشە لە وڵاتێکی وەکو ئەمریکا هەر باز لە زۆربوونی ڕێژەکە ئەکات ئەویش ئەگەڕێتەوە بۆ کۆمەڵی هۆکار ئەوەی کە جێی هەڵوێستە لەسەرکردنەوە ئێمە پێمان باش بوو لەم بەرنامە باسیکەین کە لە وڵاتانی ڕۆژهەڵاتە تا حدێک لەم با بڵێن بە بابەتی خۆکوشتن و خۆسووتاندنە ئەم وڵاتانە باشتر بوون بەهۆی لایەنە ئاینیەکانە کە کۆمەڵگەیەکی دیندار بوون زۆرتر دوور بوون لەو حاڵەتە بەڵام بەداخەوە لەم چەند ساڵەدا ئەم دیاردەیە لێرەش بەرەو زیادبوونە ڕوات. ئەوەی باسی لێ ئەکرێت بە تایبەتی لە وڵاتانی شەرقا باز لە زۆری ڕێژەکە یعنی زیاتر لە وڵاتی میسر لە وڵاتانی کە کێشەی ئابووری ئەوانیان هەیە و خەڵق زیاتر گیرۆدەیە لایەنی کۆمەڵایەتی کۆمەڵگەکان گیرۆدەیە بەدەست کۆمەڵە بارودۆخی جیاوازەوانێ زای کردەوە ئەوەی باسەکرێت کە لای خۆشمانە ئێستا بە تایبەتی کە لە عێراقدا کە عێراق بە بارودۆخێکی سەختە ڕوا جێی داخەکە ئەم دیاردەیە لە زیادبوونایە. پێویستە ئەوە بڵێن کە ینی بڕیاردان لەسەر خۆکوشتنی کەسێک بڕیارێکی قورسەوە هیچ کەس مافی ئەوەی نییە خۆی بڕیار بدات کۆتایی بە ژیانی خۆی بێنێت ئەوە بڕیارێکە لە دەست هیچ کەسدانیەوە کە نابێت هیچ کەسە بڕیارە بۆ خۆی بیدات تەنانەت دەگەر کەسێکیش تاوانبار بێت یان هەر شتێکی لەسەر بێەوە بێ یاسا ئەو بڕیارە باو جێبەجێ بکات نەک ئەو کەسە خۆی ئەو بڕیارە جێبەجێ بکات. لەگەڵ هاوکارم ئاوانخان و مامۆسای بەڕێز کاک دکتۆر سامد ئەحمەد پسپۆر لە بواری پەروەردە و دەروونناسی حەزەکەین ئەم بابەتە زیاتر تیشی بخینە سەر و ڕوونکردنەوەی زیاتری لەسەر بدەین. ئاوانخان لە پێ دوایە خۆکوشتن لەم سەردەمەدا بەرەو بەتایبەتی زیادبوونی لە کۆمەڵگەی ئێمە بۆ چی ئەگەڕێتەوە پێویستە چی بکرێت؟ بەڵێ دیارە هەروەکو بەڕێستان باستان کرد بۆ خۆی یعنی ئێمە لە سەردەمێکە ئەژین بەڕاستی جەنجاڵترین سەردەمە لە ئێستادا یعنی بە جەنجاڵترین ساتەکانی سەردەمەکانی تردا ئەنرێ بۆیە هیچ کاتێک ئەم جەنجاڵش بە دوور نییە لەوەی کە کۆمەڵێک دیاردەی نامۆ لە ناو کۆمەلگادا بەرەو تەشەنەکردن ببرێ یەکێک لەو دیاردە خراپ و نامۆ و قێزەونانە بەڕاستی حاڵەتی خۆکوشتن و خۆسووتاندنە کە ئێمە ئەمڕۆ بە تایبەتتر باسی خۆسووتاندن ئەەکەین و بە تایبەتترینیش خۆسووتاندنی ئافرەت کە ئافرەت بۆ پەنا ئەباتە بەر حاڵەتێک کە کۆتایی بە ژیانی خۆی بهێنێ و بە جۆرێکی وا معاملە لەگەڵ جەستە و لاشەی خۆی بکە یعنی ژیانی خۆی جەستەی خۆی بسپێرێت بە مەرگێک یاخۆت بە مانایەکتر ئێمە بڵین بە جۆرێکی تر کە ئەبینیت ژیانی خۆی بە سۆزی مناڵەکانی جەستەی خۆی ئەفرۆشێ بە مەرگ ئەیداد بە مەرگ بۆیە ئەبێت بەڕاستی ئێمە لێرە ئاگادار بین
خۆ سووتاندن و سووتاندن ینی مەفهوم عامەکەی باسی بکەین بە تایبەتر خۆ سووتاندن ینی حاڵەتەکە مەسەل لەسەر چەند بنەمایەکی گشتی ئەگەر ئێمە قسەی لەسەرکەین یەکێ لە بنەماکانی کە خۆکوشتنی خۆ سووتاندنە بێ لەسەر سێ بنەمایە بنەمایەکیان ئەوەیە کە مەسەلە هاندەر هەیە لە سووتاندن مەسەلە کەسانی تر بەشدارن وەکو کەسوکار و مەسەلە جاری وایە برا و کەسەکانی دەوروەر بەشدارن لە سووتاندن ئەمەش لە حاڵەتێکە ئەبێت کە کللتور وا بکات کە لەبەرەوەی ئێمە لە ناو کۆمەڵگەیەکی کولتوری داین یعنی ملزەمین بە کۆمەڵە کولتورەوە جاری وایە ڕێگەی پێنادات بە تایبەتی لە خێزانی کوردیدا کە تێکەڵاویەک هەیە جاری وایە ئەم تێکەڵاویە بەرەوە ئەوە ئەڕوا ئەگەر دیاردەیەکی نامۆ بە کللتور ڕوو بدات تەسەور بکە یعنی ئاکامەکەی بۆ پاراستنی شەرەف پارێزی کە لە بەرنمەکانی پێشووترا باسمان کرد هەڵەنرێ بۆ ئەوەی کە مەسەلە ئەو کەسە ئەو ئافرەتە بکوژرێ لەلایەن کەسوکارە یاخو پسووتێنرێ بنەمایەکی تر ئەوەیە کە ئەو کەسە بۆ خۆی هەستێ بە کۆتایی هێنان بە ژیانی خۆی یعنی چۆنەڵی سندنەوەی ژیانی خۆی بەدەستی خۆی و ئەبینی ئەمە بۆ خۆی چەمکێکی تری یان حاڵەتێکی تری سووتاندن ئەوەیە بەهۆی ئامێرەکانی ناوماڵەوە وەکو غاز و پەرەمێز و یاخود کۆمەڵە مادەی یاخود ئاگرکەوتنەوە و ئەمانەوە ڕوئەدا بۆیە ئێمە بە دقەتر قسەی لەسەرکەین ئەم دوو چەمکەیانە کە هەم سووتاندن هەم خۆ سووتاندن لە ڕووی بەرامبەر کەسوکاری ئەو ئافرەتە هەستێ پێی یاخود خۆی هەستێ بۆیە ئەبینی لێرەیە ئافرەت کە پەنا ئەباتە بەر ئەم خۆ سووتاندنە ئێمە ئەگەر تعریفێکی سووتان بکەین بەڕاستی ینی ئازارترین برینە لە ینی کە بە ڕێگەی یان برینێک ئەگەر لە ڕێگەی سوتاویەوە بێ لەوانێ هەندێک جار ئەندامێکی لەشمان سوتا بێ کە زانیمانە یعنی خراپترین هێن برینداری خراپترین ئازار بریتە لە ئازاری یاخود قوڵترین زامە یعنی چۆن تحملی ئەم حاڵەتە ئەکا کەسێک پەنا ئەباتە بەر ئەوەی ئایا ئێمە لێرەدا بپرسین ئەم ئافرەتەی کە پەنا ئەباتە بەر خۆ سووتاندن خۆی تۆ ئەبێ نەتیجەیەکت هەبێ ئەبێ کێشە و گیرروگرفتێکت هەیە پاڵنەرە بۆ ئەوەی کە پاڵت پێوە بنێت تۆ خۆ بسووتێنی کەوابێ ئەگەر ئەتەوێت لەم کێشە و گیرروگرفتە ڕزگارت بێ ئایا پەنابردنە بەر خۆ سووتاندن فێنکترە لەو دڵڕەقیەی پیاو لەو زوڵمەی کە پیاولێتەکە کەوابێ ناگاتە ئەندازەی کێشەکە ناگاتە ئەندازەی ئەوەی کە تۆ بێت دەست بخەیتە ژیانی خۆتەوە جەستە و لاشەی خۆت بشێوێنی بە ئامێرێک یاخود بە مەسەلە کەرەسەیەک کە بریتێ لە نەوت و شقارتە و ئەم بەنزین و ئەم شتانە کۆتایی بە ژیانی خۆت بێنی بەڵێ سەرەتا سپاس بۆ ئەم میوانداریە سڵاو ڕێزم بۆ بینەرانی کەناڵی پەیام ئێمە قسە لەسەر بابەتێکی کۆمەڵایەتی گرنگەکەین پڕبایەخ لە ڕاستیە مێژوویەکی دێرینی هەیە کە بەداخەوە هەتا ئێستا درێژەی هەیە کە هیوادارین ئەم قسانەی ئێمە کاریگەری هەبێ بەسەر بۆی کە دیاردەکە کەم بێتەوە بنەبڕ بێت لایەنی کەم بێتەوە قسە لەسەر خۆکوشتن ئەەکەین و لە ناویشانە زۆر بە چڕی قسە لەسەر خۆ سووتاندن ئەەکەین لە ڕاستیە ئەمە ئەگەرچی بابەتێکی کۆمەڵایەتیە بەڵام تێڕوانی نێک خوێندنەوەیەکی فکری و فەلسەفیشی هەبووە لە مێژووە زۆرێک لە بیرمەندەکان قسەیان لەسەر کردووە فەیلسوفەکان قسەیان لەسەر کردووە هەر یەکە و دید و تێڕوانینێکی خۆی هەیە لە ڕاستیە هەیە بەرز ئەینرخێنێت و هەیە پێی وایە ئەمە پەیوەندی بەوە هەیە کە ئیرادەیەک هەیە خۆی ئەسووتێنێت چونکە ئەمە ژیان بێبایەخە هیچ بەمانای کەلیمە لەلای ئەوان ژیان پڕوپوچە و ئەو کەسەی کە بڕیاری خۆکوشتن ئەدات ئەوە خاوەن ئیرادەیەکی گەورەیە چونکە خۆی ڕزگارەکە لەو ژیانە بەڵام تێڕوانینێکی عکسی ئەمەش هەیە پێی وایە ژیان پڕوپوچ نییە بێبایەخ نییە ژیان پڕمانایە ڕاستی مرۆڤیش کە هاتوۆتە دنیا و بێهودە نەهاتوۆتە دنیا و کۆمەڵی ئەرکی گرنگی ئینسانی و کۆمەڵایەتی لەسرە پێویستە جێبەجێیکە و پێویستە لەو شەڕی ژیانە ئامادەبوونی هەبێت بۆی ئەو کەسێک کە خۆی ئەکوژێت ڕێک پێچوانەی ئەوە بێ ئیرادەیە تەسلیم بوونە بە ئەو تەسلیم بوونە بە لە بەرامبەر مەینەتەکانی ژیان
ژیان بمانەوەیانە لە ڕاستیە شەڕێکی بەردەوامە، یعنی ئەمە هاتوونەتە ژیانە بێ بزانین کە لە ژیانە خۆشی هێو ناخۆشیە هەوراز و نشێو هەیە، ینی هەولینێک نییە تەختیەک نییە چاو بنقێنی و بڕۆی، وە گرنگیژی هەن بایەخی ژیانیش لەوەیەتە، وە گرنگی ئینسانیش لەوەیەتە کە ئەتوانێت تەحەدای ناخۆشیەکان بکات. ئەمە جۆرێک لە تێڕوانینە بۆ خۆکوشتن. بەڵام لەگەڵیشی ئەبێ بزانین یعنی ئەو کەسێک کە خۆی ئەکوژێت هەر تەنیا حەزێکی ماسۆشی نییە هاتووەتە سەری حەزێکە و بە خەیاڵێ هاتووە بڕیارەدات، نا لە ڕاستیە ئەبێت هەڵوێستەیە بکەین و بمان هەژێنێت، لە ڕاستیە ئەبێت مچۆرکە بە گیانمانە بێت پرسیاری لەو بابەتە بۆ ئینسانێک هەیە دەستبەرداری ژیانە بێ و خۆی ئەبێتە جەلادی جەستەی خۆی ئەسووتێنی یا خۆی لەناو ئەبات. یعنی ئەم پرسیارە بێ ڕامان بگرێت و وەڵامی جددی بدەینەوە، هەروە بە ئاسانی بەسەر نەڕون تۆمەتباری ئەو کەسە تۆمەتبار نەکەین بەوەی کە ئەم کەسە شێتە هەروە بڕیارێکی لەو بابەتەیدا. سەرنجامی ماڵین کارێکی باشی نەکردووە، بەڵام لەگەڵیشی ئەبێ خوێندنەوەی ورد و واقعیانەمان بۆی هەبێت. ئەو کەسەی بڕیاری خۆکوسووتاندن یا خۆکوشتن ئەدات کە ئەبێتە جەلادی جەستەی خۆی، ئەمیش تێڕوانینێکی فکری فەلسەفی هەیە لە ڕاستیە هەیە پێی وایە ئەمە ڕێککەوتنی نێوان عەقڵ و دەروونە بۆ سزادانی جەستە، ناکۆکی نێوان عەقڵ و دەروونە و شەڕەکە لەوێ یەکلا بێتەوە سزا بێ جەستا بێ سزا بدرێت. لە ڕاستیە ئەم تێڕوانینەی شەر جێی ڕخنەیە و منێقاشی زۆری لێبووتەوە و کەسانە بە ئاسانی ئەم قسانێن تێنەپەڕیەوە، خەڵک هەموو پەسەندی نەکردووە، چونکە دوجار جەستە بڵێم عەقڵ و دەروون لە دەرەوەی جەستە چی معنایەکی هەیە؟ یعنی تۆ جەستە ئەسووتێنی یا لە ناوی ئەبیت عەقڵ و دەروون چی لێ ئەکەنەتەنە، یعنی سێشتن تەواوکەری یەکترین جەستە عەقڵ دەروون هەمویان یەکتری تەواوەکەن و هەمویان یەکتری جوانەکەن و هەمووشان ماڵی یەکتری وێرانەکەن. ئەگەر جەستە هیچ حسابێک بۆ عەقڵ نەکات، جەستە هێگەوەی ڕێک ئاژەڵێکی لێ دەرەچێت و غەریزەکان ئیشەکەن. ئەی دەروون بەتەنها چی پێکرێ لە غیابی عەقڵ و جەستەیە، و عەقڵ بەتەنها چی معنایەکی نامێنە بێت جەستە بەبێت دەروون. لەبەرەوە ئەم تێڕوانینش هەڵەیە ئەگەر پێمان وابێت ئەمە بڕیاریان ڕێککەوتنێکی نێوان عەقڵ و دەروونە بۆ سزادانی جەستە، ئەمیش لەو بابەتانە. بەڵام ئەبێ بزانین کاتێک مرۆڤ بڕیاری خۆکوشتن ئەدا یا خۆسووتاندن ئەدات، ئەبێ بزانی لە بینی دوو ئازارایە، یەکێکیان ئازاری ژیانە، ئەوی تریان ئازاری ئاگرەیە، ئازاری مردنە. ئەو کەسەی کە بڕیارە دات خۆی بکوژێت ئازاری مردنەکەی پێخۆشترە، ئازاری ئەگرەکەی پێخۆشترە لە ئازاری ژیان. لێرە ئەبێ بورد بینەوە بۆی کە ژیانی ئەم کەسە چی دۆزەخێکە، ناوێت درێژەی پێ بدات، ناوێت لەوە زیاتر بمێنێتەوە، ئەوێت بە یەک جار سووتانەکەی مردنەکەی کۆتایی پێبێت. ئەمیش تێڕوانینێکی فکری فەلسەفی تری هەیە. هەندێک کەسەیە پێی وایە لە دوای مردن کۆتایی بە ژیان دێت، هەندێکیشڵێن نا لە دوای ئەمە ژیانێکی تر دەست پێکاتەوە، بە ئومێدی ئەوەی ئەم ژیانم کۆتایی بێت بەڵکو ژیانێکی خۆشترم هەبێت. یعنی لەو بابەتانە هەمووی ئەمە تەواوکەری یەکتریە. بەڵام سەرنجامە بێ بزانین خۆکوشتن یا خۆسووتاندن بابەتێکی کۆمەڵایەتی مرۆڤ زۆر گرنگە بایەخی پێ بدرێت و دیاردەیەکی قێزەونە هەموو مرۆڤایەتی تووشی سەرگەردانی بردووە و حیفە ئینسان بڵێن بە ئامانجێکی گرنگ هاتوۆتە ژیانەوە دوجار بە بێهودە لە ژیان بڕاتە دەرەوە و پێویستان پرسیارانە لە خۆمان بکەن هیوادارین لە درێژەی بەرنامەکەی بتوانین ورتر قسەی لێ بەس من پرسیارم هەیە خاتون لێرە کاک دکتۆر بەنسبەت حاڵەتە دەرونیەکەوە پێم وابێت یعنی لە دەرئەنجامی ئەو حاڵەتەوە دروستە بێت کە زیاتر فشارەکانی دەرەوەیە یاخود کۆمەڵگایە ئەو هۆکارانەی کە دەرەکین وا لە مرۆڤەکان کە بەرەو ئەو حاڵەتە ناوەکیە بڕوا کە پێی بوترە حاڵەتێکی دەرونی پشێو کە ئەوە ڕووبدات. بۆیە من یعنی بەڕاستی بە گرنگی ئەزانم کە لێرەدا ئاماژە بەوە بدەم یعنی ئێمە بەنسبەت ئافرەتەوە کە باسی لەکەین خۆی ئەکوژێ، ئێمە بۆ مانایە کە ئافرەت بەڕاستی ئافرەت دایکە، یعنی جوانترین مەخلوقی سەر ئەم زەویەیە کە بەهەژ لەژەر پێیدایە. ئەوە یعنی چ ئەژدیهایەکە یاخود ئەوە چ مرۆڤێکە وا لەم کائینە چۆنەڵی بە سۆز و میهرەبانە بکات، وا لەم دایکە بکات کە لە جیاتی ئەوەی دیاری هەدیە و گوڵێک بهێنێ مەسەلە ئیتر دایکە خوشکە یاخود هەر کەسێکی ترە بێت هاندەر بێ لەوە کە شقارتەیەک و گاڵۆنە نەوت بکاتە دیاری بۆینە. خۆ ئەمانە جاری وە هەیە ڕاستەوخۆ گاڵۆنە نەوتەکەی نایەتێ، بەس ژیانێکی وەکو کاک دکتۆر باسی کرد دۆزەخ ئاسای بۆ ڕێگەخە کە ئیتر هیچ شتێک نەمێنێتەوە کە بڕیارێک وەربگرێ
کە هەستێ بەوەی کە گەورەترین بڕیار لەسەر ژیانی خۆی بدا و لەسەر کۆتایی هێنان بە ژیانی ئەوان حەزەکەم لێرە هەڵوێستێ بکەین بەڕاستی یعنی ئێمە با بە شتەکە بەگشتی باڵێنچکەمەی تۆ باسێکی ئێمە گەر بڵێن هەر ئافرەتە خۆی کوژێ خۆ ئێمە شتێکی عامە ئێمە ئێستا باسی ئافرەتەکەین ئەگینا لە مجتەمع ئەوروپی و ئەمریکیە ڕێژەی خۆسووتانن و خۆکوشتنی پیاوان زیاترە لە سێ ئەوەندەی پیا و ئافرەت ینی پیاوان سێ ئەوەندەی ئافرەتان هەوڵی خۆکوشتنیان خۆیان نەکوژن و باس لەوە ئەدەکرێت تەنها لە باڵێن لە وڵاتانی شەرقیشە ڕێژەکە ینی نزیکە تەنها لە میسڵانەوێت کە باسەکە ئاڵێ ینی ڕێژەی ئافرەت لەوە چێ زیاتر بێت ینی شتێکی دقیق نییە بڵێ ئەمە ینی ئەم دیاردەیە من ئەڵێم ئەگەڕێتەوە بۆ لاوازی کەسەکە حاڵەتێکی تەوێ پێشەوە بۆ ئەم کەسە ئیتر ئەمە من لە ڕووی ینی لە مجتەمعاتی خۆمانەکە مجتەمعاتێکی دینیە ئەڵێم لاوازی لایەنە ئاینی و بیر و باوەڕێکەکەی ئەو کەسەیە کە ئیمانێکی دامەزراوی نەبێ پێی بڵێ خۆژیان هەر ئەم ڕۆژە نییە و ئەو کەسەی ستەم لە تۆەکە ئیتر ئافرەتە یا پیاوە ئەو بڕیاری ڕوخان و کۆتایی هێنانەکە و کەسە گاتە مەرحەلەیە بڕیارێکە ئەیات هۆکارەکەی لای دەرونی بێن هۆکاری فشاری دەرەوە بێت لە هەردوو حاڵەتەکە ئەم کەسە لاواز بۆ بەرگەی ئەو با بڵێن تەوژمەی نەگرتووە بەرگەی ئەو حاڵەتی بەڵێ هەر بۆ تەواوکەری قسەکەی جەنابەت ئەمە دروستە ڕاستەکەی لە کۆمەلگایەکە کە دین کاریگەری هەیە و زۆر بەشێکی زۆری تاکەکان شوێنکەوتەی دینن ئەمە ڕاستە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەمیشان هەر وەک وتمان لە ئاستی فکری و فەلسەفیا قسەی لێکرا هەندێک کەسەڵەیە خۆکوشتن لە ناویشانە خۆسووتاندن عقل غایبەتیایە واتە لە غیابی عقڵاوە ئەکات هەنێکیش ئەڵێ نەخێر لە باڵادەستی عقڵایەوە ئەکات یعنی کە عقل ئەوەنە بیرەکاتەوە ور دەبێتەوە لەوەی کە ژیان مانایەکی پرۆپوچی هەیە ئەبێ واتە عقل زاڵە بەسەر ئەوەیە کە ئەم ژیانە کۆتایی پێبێت بەڵام ئەسڵ ئەمەیە لە ڕاستیە ئەو کەسانی کە پەنامەنە بەرخۆکوشتن زۆرینەی هەرە زۆریان لە ڕووی کۆمەڵایەتی و کێشەیان هەیە و لە ڕووی دەرونیەوە پەشێون یعنی حاڵەتی نەفسیان زۆر تەواو نییە کەسێک کە خۆی کوشت بێت کەمێکیان نەبێت عقلیان لە ئاستی پێویستە ئیشی نەکردەوە باری دەرونیان کەمێکیان نەبێت باری دەرونیان ئاسایی نەبووە و زۆرینەی هەرە زۆریان کێشەی کۆمەڵایەتیان هەبووە واتە سەرچاوەکان دەستخراون یعنی فترین نییە لەگەڵ لەدایک بوونا لە مرۆڤ ڕقی لە خۆی نەبووە و ڕقی لە ژیان نییە مرۆڤ لەدایکە بێت بێناسنامەیە ئەوەی بەدەستی ئەهێنێت ژینگە و بەرهەمی کۆمەلگایە یعنی پەروەردە بەرهەمی هێنێت ژیانەکەی لێ ببێتە دۆزەخ دوجا بیرکردنەوەی لەو بابەتی لا دروستە بێت ژیانەکەی ئاسایی بێت هیچ کەسێک حەز ناکە خۆی بکوژێ بەعکسەوە ژیان شیرینە زۆر خۆشە زۆر خۆشەویستە لەلات و ئەبێ دووسێ پرسیارەی وەڵامی بدرێتەوە من بۆ هاتمە دنیاوە ئەرکم چیە و مافم چییە ئەگەر ئەمانەی وتوانی وەڵامی بداتەوە ئەو کاتە دەستبەرداری ژیان نابێت و لە ژیان بێزار نابێت ڕقی لە ژیان نابێتەوە ئەو کەسانی کە خۆیان نەکوژن ڕقیان لە ژیانە بێتەوە بەڵام هۆکار هەیە بێ هۆکار نییە بێگومان بەڵام ئەو دیدە ئەو تێڕوانی نابێت بە هەندوەر بگرین کە ئەو کەسانی خۆیان ئەکوژن باری دەرونیان وێرانە و هەروەها هۆکارە هەرە سەریکەکەیشی کۆمەڵایەتیە خێزانیە شخصیە ئیتر سەبەبێکی هەیە ژینگەیەک وای کردووە کە ئەو کەسە و بڕیارە بدات یەک شتی کەش ئاوان هەر ئیزافە بێ بۆ سەر قسانە ئەوانەی لەگەڵ ئەوانەی کاگتۆری شامێ ئەو بڵێم ئەگەر ئەم کەسە خۆی ینی لە ئاستی پێویست توانی بێتی وەڵامی و سێ پرسیارە ینی خۆی توانی بێتی ئەو پرسیار پرسیارەی وەڵام دابێتەوە بۆچی هاتوۆتە دنیاوە ینی هەدەفی چییە مافی چییە ئەرکی چییە و لە ئاست ئەمەیە بوو بێت کاریگەریەکانی دەوروبەری چەند زۆر بێت لەسەری بەتایبەتی لە ڕوودینەکەەوە ئەو ئاینە کاریگەری لەسەر دروست پێ بزانێ ئەم خۆی خاوەنی ڕۆحی خۆی نییە تا خۆشی بڕیار با لەسەر کۆتایی هێنانی ئەو بەخشی خوای پەروەردگارە پێی بەخشیوەوە پێویستە بەردەوام بێتیە پێویستە خەبات بکات لە پێناو مافێکەیەتی بەدەستی بێنێ نەک بڕیاری کۆتایی پێهێنانی ژیانی بێنێ ئەگەر ڕخسەتم بەی مافی ئاڵامخانی نەخۆم لێرەیە هەر لە ڕاستیە ئەوەیە کە قەتل کوشتن تاوانێکی گەورەیە اینجا ئەگەر نەفسی خۆت بێ ئەگەر کەسێکی تر بێ هەر یەک شتە یعنی ئەلێرەوە ئەم پەیامە پەیامێکی ئەجگار جوانە ئینسان هەم خۆی بکوژێەوە کەوێ کەسێکی کوشتی بێت بۆیە لێرێت تۆ حەقی ئەوەت نییە کەس بکوژیت کەسەکە خۆشت بێت بۆیە ئەمە پەیامێکی زۆر گرنگ و باڵایە لە ڕاستیان فەرمێ لا تقتلوا أنفسكم إن الله كان بكم رحيما ئێوە خۆتان مەکوژن چکە خوا بە بەزەیە بە ئێوە خوا ڕۆحی پێداون جارێکی کە ینی باوەڕی بە منیە کە ئەو بڕای وانە بڕای وایە کە ژیانی خۆی بەدەست خۆیەتی بێ خۆشی کۆتایی پێبێنێ یاخود ئیمانی بە ڕۆژی دواییش نییە چونکە ئێمە
باوەڕمان وایە ژیانی دنیا هەمووی تاقیکردنەوەی کەمە پیایە ئەڕۆینەوەی کە ئیمانی بەخوایە ڕۆژێک دێت ئەمانە کۆتایی پێ چەند دنیای ناڕەحەت بێ ئەبێ ئەمەش لەمە شتێ بگات کە چەند دنیای ناڕەحەت بێ دنیایەکی کە هەیە و سزادان هەیە بۆ کەسانی ستەمی لەکەن نەک ئەو بڕیاری کۆتایی نان بۆ ژیانی خۆی بێت اینجا زۆر کەمی وایە ئافرەتەکە یعنی جاری وایە زەختی کۆمەڵگایە نەک زەختی پیاو بەتەنها ئێمە باشتەکە یعنی هین کەینەوانێ پیاوەکەش بەشێکە لەو کۆمەڵگایە کە ئەم بۆ کەوتە ژێر کاریگەری و بەنسبەت ئافرەتانەوە ئافرەتان خۆیان بنیەیەکی ناسکیان هەیە خوای پەروەردگار بە دڵێکی بەڕەحم و بەبەزەیی دروستی کردوون زوو هەڵچوون و کاریگەریەکان تەسیریان تێکە کە ئەوە وای کردووە لە مجتەمەعی ئێمە زیاتر ڕێژەکە هەرچەند ئێستا یعنی وا بزانم هەر وەکو یەکی لاتۆتەوە بەڵام ڕێژەکە لێرە لەناو ئافرەتان زیاتر باسی لێکرێت بەڵێ بەس یەک حاڵەت هەیە خات و قەدەم خێر بۆی من یعنی ئاماژە بۆ بدەم پێم وابێ لە مەفهومی ئەوە کە ئێمە زۆر جار کۆمەڵگا مەسەلە ئافرەتی مقەیەت کردو بە کۆمەڵشتەوە یەت پێی ئەڵێ تۆ مەسەلا بالفعل ئەمە دەقێکە و لە لای هەموو کەسێکی ئیماندار کە باوەڕی بەخوا هەبێ هیچ کاتێک پەنا ناباتە بەر ئەوەی کە هەستێ بەوەی کە کۆتایی بە ژیانی خۆی بهێنێ بە دەستی خۆی یعنی لێرەدا ئەمە مەفهومێکە ئێمە ئیش لەسەر ئەمە ئەکەین بەڵام لە هەمان کاتیشە نەک ئەو کەسە ئەگەر کۆتایی بە ژیانی خۆی ئەهێنێ گوناهبارە و تاوانبارە لە هەمان کاتە ئەو کەسانەشی کە هاندەرن کە هۆکارن بە هەر وەسیلەیەک بە هەر شێوازێک بە هەمان جۆری ئەو کەسە یعنی کە کەسێک کچەکەی خۆی ئەسووتێنێ و کۆتایی بە ژیانی خۆی ئەهێنێ و ئەمرێت وا نەزانێ لە لای خوا بەرپرسیارەتی نییە وا نەزانێ ئەگەر بە ئەندازەی ئەو هاندانەی کە بۆ ئەم بووە کە نەیتوانیوە ژیانێکی بەختەوەر بوو ئەم کچەی فراهم بێنێ یان نەیتوانی بێ ئەم باوکەیە خود لە هەمان کاتە مەسەلە دایکێکە جیاکاری ڕەگەزیە کات بە چاوێکی کەمەوە سەیری کچەکەیەکا بگە لە کوڕەکەی هەمیشە کولتوری ئەوە زیاتر زاڵەکە بەسەر خێزانەکەیدا کە کوڕ ئەبێ دەسەڵاتی هەبێ کچ ئەبێ بێدەسەڵات بێ بۆی لە نەتیجە ئەمانە هەمووی هۆکارن یعنی مەوانە زانن شتەکان جاری وات بە ئاسانی و بە بەسیتی ئەیگرین بەڵام لە هەمان کاتە کارەساتی گەورەی لێ ئەەکەوێتەوە بۆیە ئەمە ئەفۆ کادوتوەر بۆیە ئەمە هیچ کاتێک هیچ مرۆڤێک حەز ناکە بەڕاستی جەستەی خۆی بشێوێنێ خۆی بسووتێنێ هیچ مرۆڤێ حەز بەوە ناکە کە جەستەی خۆی بکاتە خەڵوز و سوتماکێک کە ئیتر بە دەردی ناڵێ کەس نەوێرێ تەماشای بکە لەبەرەوە ئەمەیە یعنی کە زیاتر مەسەلەوەی بۆیە ئێمە لە ڕێگەی مامۆستانی ئاینیەوە لە ڕێگەی مەسەلە هەموو منبەرەکان و ڕاگەاندن و ئەو شوێنانەوە حەق ئەوە بە گوێی خەڵکی دابرێت کە بەڕاستی ئەبێ ژیانێک فراهم بهێنرێ بۆ تاکەکانی ناوخێزان کە کاریگەریان لەسەر دروست نەکا کە پەنا بۆ ئەوە بەرن کە کۆتایی بە ژیانی خۆیان بێن بەڵێ سەبارەت بەوەی کە ئەو کەسە هەر بە تەنها خۆی بەرپرس نییە لەوەی کە خۆی ئەکوژێت ئەمە لە ڕووی قانونیشەوە هەروایە کەسێک کە کاتێک پەناباتە بەر خۆکوشتن جاخۆ سووتاندن مێ هەر شتێکی تربێت کە سوکارەکەی هەوڵەدەن بیشارنەوە هەوڵەدەن بە شێوەیەکی تربێت مەسەلەن کچەکە خۆی سووتانوە بەڵام ئەڵێ وەڵا پەرەمێز پیاتەقیوە یان بوتڵە غاز وای لێ بواتوە بێگومان لە ڕووی قانونیەوە کە سوکارەکەشی بەرپرسە بنەوە دوای لێکۆڵینەوە تحقیق ئەوە دەرەکەوێت کە ئەوان چەند بەرپرسن واتە بەتەنیا ئەوەی تەواوکەری قسەکەی تو هەر ئەو کەسە بەتەنیا خۆی بەرپرس نییە لە خۆ سووتاندن قانونیش ئەوەی دیاری کردووە لەوەی کە کەسانی دەوروبەری ژینگەکە لێی بەرپرسن و بە ئاسانی تیان ناپەڕن بەسەر ئەمەیە لێرەیە دوو شتیش لە یەک جیا بکەینەوە ڕاستێکەکەی یعنی ئینسانێک هەیە ئەسووتێنرێت یا ئەکوژرێت ئەمە ئەو کەسانن کە یاخین کەسانێکی تریش خۆی ئەسووتێنێ ئەمانە دەسەوەسانەوەوانن تەسلیم بوونە یعنی با لە لەبێوان ئەم دوانەیە ئێمە جۆرێک لە یاخی بوونمان هەبێت تەمەڕودمان بێ بەداخەوە خۆسووتاندنەکانی کچ و ژنانی ئێمە هیچ هینی نەکردووە یعنی پەیامێکی ناڕزایی کۆمەڵایەتی دروست نەکردووە کۆدەنگیەکی کۆمەڵایەتی وای دروست نەکردووە کە ببێتە مای ئەوەی کە بڵین هینێک بێت حرەکەیەکی جەماوەری بهێنێتە کایەوە ئەوەی نەکردووە هەر بە بێدەنگی کوڕکوپی ماوەتەوە و ناڵێم ئەمەی دووەمیانە ئەو کەسێک کە خۆی ئەسووتێنێت جۆرێک لە دەسەوەسانە و پەیامە کۆمەڵایەتیە گرنگەکەی نەهێناوەتەوە عەرشی نەلەرزانوە لەوەی کە بێدادیەکی کۆمەڵایەتی هەیە لە کۆمەلگایە کۆمەلگا خەمی بخۆن یاسا دەسەڵات داربێنە مەیدانەوە کە بزانن چی لەناو خێزانەکانی ئێمە ئەگوزرێت چۆنچۆنی ژنان مافیان ئەخورێت و ئەچەوسێنرێتەوە لەژێر دەستی پیاوەیە لەو بابەتان ئەوەی نەکردووە زۆر بە کوڕکوپی ڕۆیشتووە ئەمە زۆر نیگەرانی جێی داخە بەڕاست دەستان خۆش بە مامۆستا ببورن ئێستا ناوبڕێکمان هەیە لە دوای ناوبڕەکە دێنەوە لە تەنیشم
دووبارە سڵاوی خی گەورەتان لێبێت بابێنێ و لای بابەتەکەمان ئەوان خام پێمان باشە لە ڕووی یاساییشەوەی مامۆسا ئاماژەی پێدا لە ڕووی ئەوانەی کە کاریگەریان هەیە لەسەر تاکێک کە بڕیاری خۆستاندا ئایا لە ڕووی یاساییەوەمە چۆن مامەڵی لەگەڵ دیارە بۆ خۆی لە ڕووی یاسایەکەەوە پێم وابێ یاساکە بە تایبەتی یاسای 408 لە قانونی سزادانی عراقی طبعا فقرەی یەکەمی تعدیل کراوە لەو یاسایە کە باز لەو کەساناکە کە هاندەرن بۆ ئەوەی کە کەسێک خۆی بکوژێ و بوونەتە سەبەبێک لە سەبەبەکانی خۆکوشتنی ئەو کەسە ئیتر سووتاندن بێ یا خنکاندن بێ چونکە ئەو بەعام یاساکە لەسەر خۆکوشتنەڵێ ئیتر خۆکوشتن شێوازی جۆرە بە خنکاندنەوە بە سووتاندنەوە یاخۆ بە خۆ سووتاندنەوە یا بە هەر شتێکی تر لەبەرەوە یاساکە طبعا لە ڕووی یاساییەوە هەروکو لە دەقەکەدا ئاماژە بۆ ئەڵە سزا ئەدرێ بە بەندکردن بۆ ماوەیەک زیاتر نەبێت لە 7 ساڵ کاتە ئەو کەسەشی هاندەرە ئەگەر لە ڕووی یاساییەوە ئیسپات بوو بەسەریە بە بەڵگا کە ئەم کەسە هاندەر بووە لەوەی کە ئەو کەسە خۆی بسووتێنێ بەڵێ هاندەر یعنی مەسەلە ئەو کەساڵێ من مێردەکەم لە کاتی هیناڵم مێردەکەم بۆتە ماوە چەند دقەیەک لە ژیانە ماوە مێردەکەم سەبەب بووە لە سووتان یا مەسەلە جاری وا هەیە کە سوکاری ژنەکە کە ژنەکە مردوون کە ژنەکە مردووە عفو کە سوکاری ژنەکە داوا لەسەر پیاوەکەکەن کە ئەم پیاوە مەسەلە بۆتە مای ئەوەی کە هۆکار بۆ سووتاندن بەڵام ئەو شتانش هەمووی بە بەڵگە ئەبێ پسەلمێنرێ کۆتا جار ئەو شتەکە وایانە بەڵام حاڵەتەکە لەوێدا ئەوەیە کە کاتێک کەسێک ئەمێنێت چەند دقەیەک چەند ڕۆژێک پێشمردنی ئەتراف کات لەسەر هەر کەسێک کە هاندەر بووە بۆ خۆکوشتنەکەی بۆ خۆسووتاندنەکە عفو خۆسووتاندنەکەی لێرەدا ئەم حاڵەتی مەڕزل مەوتە کە لە قانونە ئاماژەی پێدا حسابی بۆ ناکرێ هەژمار ناکرێ ئەم قسێ چونکە جاری وا هەیە ئەمە مەسەل لە ڕووی یاسا اعتیباری ئەوەی بۆ کراوە کە حکمت لە یاساکە ئەوەیە کە بۆیە اعتیبار و هەژمار نەکراوە ئەو کەسەی کە لە کاتی مەڕزل مەوتە لە نزیکی وایە بمرێ بۆ ئەوەیە کە نەوەکە ئەم کەسە ڕقی لە کەسێکی تر بێ لەو کاتە تاوانباریکە هەندێک حاڵەتی تر هەیە جاری وایە ئەم کەسە لەبەر عەتف و سۆزی بناڵەکانی یا مەسەلە بۆ ئەوی جاری وایە کێشەی کۆمەڵاتی لێ نەکەوێتەوە بۆیە سەرەکەی لەم حاڵەتە یادانی پیانانی یادانی جاری وهەیە بە پێچوانەوە خۆلەوانەشە لە 150 لە 160 قسەکان تەواو ڕێک وەکو ئەوە بێ کە ئەو کەسە لە کاتی مەڕزل مەوتە بۆیە هینەکەی چۆڵی کێشەکە لە ڕووی یاسایی لەم مەتاتی بوونایە کە هەرچەنە دانراوە هاندانە بۆ خۆکوشتن لێرەدا کەس چێ ئەترافکە کە تۆ لە مەڕزل مەوتا بێت و قسەکەت لێوەرنەگیرێ بۆیە پێویست دەکات هەم لایانی پەیوەندیدار کە بە تایبەتی لیژنەکانی پەرلەمان مەسەلەی لیژنەی داکۆچی کرد لە مافی ئافرەتان و ژنان لیژنەی یاسایی کە هەوڵ بدرێ ئەم حاڵەتە چارەسەر بکرێ ئەمەش بەوەی کە کۆمەڵێک پسپۆڕی دەرونی و کۆمەڵایەتی توێژەری کۆمەڵایەتی و لە هەمان کاتا یاسایی تەواو لێکۆڵینە لەسەر ئەم حاڵەتە بکەن بۆ ئەوی بتوانن یاسایەک دابڕێژن کە بتوانن بگونجێ لەگەڵ حاڵەتە بۆ کەمکردنەوەی دیاردەی مەسەلە ئەو خۆسووتاندنە زۆر ڕاستە ئاواخان ئەگەر زیاتر بینە سەر ئەو هۆکارانە کە چی وا کات کە ئەو کەسە ئەو بڕیارە قورسە بات وەکو لە پسەرەتا ئاماژەمان پێکرد ژیان شتێکی شیرینە بەتایبەت تۆ کۆمەڵێ بەرنامە داناوە لە ژیانی خۆتا پێویستە جێبەجێ بکەی کەسێک بۆ ئەگاتە ئەم بڕیارە قورسە دیارە من ئاماژەم بۆیە کە بەشێکی لاوازی لایەنە ئیمانیەکەیە و کەم تەرخەمی لە ڕووی پەروەردەی دینیەوانێ کە کەسێک وا پەروەردەکرێ هەر لە مناڵیوانێ کە پێی وا بێژیان هەر ئەم چەند ڕۆژەیە و ئەم چەند ڕۆژەشی کە ناخۆش بەدەستیەوە هات ئیتر جاری وای خۆ هەر شەر نییە لە ناو خێزانە گرفتی هەبێت لە کۆمەلگایە گرفتی هەیە گەنجێکە هیچ باڵێ ئەمەلێکی ژیانی نییە خۆش ئەو ئاواتانی کە هەیەی بهێنێتە دی پێم وایە لە ماوە شتێکی وا ڕوویە گەنجێک شتێکی وای نووسەکە من کۆمەڵ ئاواتم هەبوو دام نابوو لەوەنەی تەمەن ما بیکەم ئێستا هیچیم بۆ ناتودی و هیچ ئاما یعنی هیوایەکەم نییە بەرچاوم ڕوون نییە بێ هیوابوونە لەوەی کە ئەوەی کە ئەم ئێوێ بەدەستی بێنێت کۆمەڵە شتی داناوە ناتوانێت بەدەستی بێنێت بەشێکی یعنی کاریگەریەوە و بەشێکی لاوازی پەروەردەیە لەوەی نەیتوانیوە ئەم تاکە وا بەرهەم بێنێت وا پەروەردە بکات کە خۆڕاگر بێت لە پێناو ئەو ئاواتێکی هەیەی ئەو دەستکەوتێکی ئێوە بەدەستی بێنێ هەوڵی زیاتر باوە هیچ کاتێک بێهیوایی ڕووی تێنەکات
چیکە ینی کۆمەڵە قۆناغی زۆر هەن ینی تۆ ئەکرێ پێش ئەوەی کە بڕیاری کۆتایی ژیان ئەخی ینی زۆر شتێکی گرنگە تۆ ناکرێ بڵێتر دنیا لێرە کۆتایی پێات و من ژیانی خۆم کۆتایی پێهێنم ئەبێ ڕێ لەوە بگیرێت چۆن ئێمە تاکێک بەرهەم بێنین تاکێکی هەڵچوو نەبێت زوو بڕیاری لەسەر بڕیارێکی ئاوا قورس بە ئاسانی نەدات بەڕاستی هەڕەشە و لێپرسینەوەیەک هەبێت لەوەی بۆچی کەسێک چۆن لێپرسینەوەی لەگەڵ کرێم کەسە چۆن ڕابێ لەسەرەوەی بەرگە بگرێت تحمل بکات ئێمە لە بەداخەوە لەم کۆمەلگا دواکەوتوانەیە کە کۆمەڵە گرفتی زۆری دارایی و کۆمەڵە گرفتی زۆری کۆمەڵاتی و جەنگ و شەڕی تایە و ئاژاوی تایە گرفت زۆرن کەم تاکە لەژێر کاریگەریایەتی بەداخەوە ڕاگەاندن دائیمەن سلبیاتەکان بروس پێ ئاشکراکە کەمەش هەر دووبارە هۆکارێکە بۆی کە تاکەکە ڕووخاو بێت ئێمە ئەم تاکە چۆن وا لێ بکەین کە بەرگی ئەم ناڕەحەتیانە بگرێ و هۆکار بێت بەڵێ ئەگەر ڕخسەتم بە من وەڵام بمەوە لە ڕاستی ئەکری لە چەند ئاستێکە ئەمە تەسنیف بکەین بڵین هۆکاری خۆکوشتنەکە بۆچی ئەگەڕێتەوە بەڵام پێشەوەی قسە لەسەرکەین ئەبێ بزانین لە ڕاستیە بابەتێک قسە لەسەر بابەتێککەین کە زۆر زەحمەتە ئێمە بە شێوەیەکی بنجبڕ و 100% هەموو لایەنێکی وردکەینەوە ینی هەندێکی هەر بەنیهێنی و شاراوی ئەمێنێتەوە زۆر زەحمەتە ئێمە هەموو حاڵەتەکان وەک خۆشیکەینەوە تەشریحیکەین هەوڵە دەین شتێکی لەو بابەتە بکەین بەڵام ئەبێ لە سەرەتاوە بزانین کە 100% ناتوانین هەموو لایەنەکانی دیاری بکەین هەندێکی هەر نهێنی ئەمێنێتەوە بە شاراوی چونکە ڕاستی شتی پێچەوانە هەیە ئێمە قسە لەسەرواکەین ئەڵێن هەندێکین پەیوەندی بەکەم ئەزممویەوە هەیە بەڵام ئەبینی عالمێک خۆی کوژێت ئەزمموی چاکی هەیە ئێمە ئەڵین مەسەرەن کەسێک کە نەدارە سیرەکەی دەوڵەمەنێک خۆی کوژێت ئێمە هەستەکەی مەسەرە نەڵێن کەسێک کەشڕادی ڕۆشنبیری نزمە بەڵام سیرەکەی ڕۆمانوسێکە خۆی کوژێت یان شاعیرێکە یان نووسەرێکی گەورە و دیارە خۆی کوژێت ئەم حاڵەت پێچەوانان هەیە هەمووی بۆ هەر بۆ قسەیەکی خۆش لەسەرەوە طبعاً شتێکم خوێندەوەڵێ پیانو ینی ئەوەی کە پیانۆلی ئەدا کەسێکی شارەزار لە بواری لێدانی پیانە یعنی هەمیشە ئەچوە ئەو مەرکەز و سنتەرانی کە پەنا ئەبەنە بەرخۆکوشتن ئەو مۆسیقا و پیانۆی بۆ لێدان بۆی هادی ببنەوە لە نەتیجا خۆی کوشت بەڵێ زۆرە لە حاڵەتانە زۆرێک لە فەیلسوف و بیرمەند شاعیر نووسەر سیاست مەدار دەوڵەمەند هەموو ئەمانەی تر خۆیان کوشتووە و کەسانی دیاریشن بەڵام لەگەڵیشی ئێمە هەوڵە دەین تەسنیفێکیان بۆ دانێ هەنێکیان هەیە شەخسین هەنێکیان هەیە خێزانین هەنێکیان هەیە کەلتورین ئەگەر بە شێوەیەکی خێرا قسەی لەسەرکەین ئەوەی پەیوەندی بڵین شەخسیە بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵین ئەمە ئەبێتە قاعیدە بەڵام شازیش ئەم قاعیدەیە هەڵناوەشێنێتەوە شازیشی هەیە ئەم قاعیدەی ئێمە ئەوەیە کە ئەو کەسانە کەم ئەزمونن تا ڕادەیەکی دیار کەم ئەزمونن ژیانیان ئەزمون نەکردووە و ژیانیان بە سادەیی وەرگرتووە تا ڕادەیەکی زۆر دەتوانین بڵێن ئەمە قاعیدەیە ئەو کەسانی کە هێشتا لە مەعنا قوڵەکانی ژیان تێ نەگەیشتون لە بەرامبەر بچووکترین ئەزەماتە دوور نیە پەنابەرێتە بەرخۆکوشتن مەبەسم لە کەم ئەزمونی ئەوەیە کە بەرگەی ناخۆشیەکانی ژیان ناگرێت و هێشتا ئەو زۆری بەبەرەوە ماوە کە بزانێت چێژی ژیان لە تەحەدا و لە بەرانگربوونەوە و لە ڕوبەڕووبوونەوە و لە بڵێن ڕوەستانەوەی ناخۆشیەکانایە بەڕاستی ژیان ئەگەر ئەوەی تیانەبێ هیچ معنایەکی نییە ژیانە بێت ئەفلام کارتۆن یعنی ئەگەر تۆ دانیشی ئیسراحەت بۆ خۆ دانیشی هیچ شتێ هەموو شتێ بە ئاسانی بێدەدە بەڕاستی زۆر بێ لەزەتە بەشێکی ژیان خۆشیەکەی لە ماندووبوونەکەیاتە لەو شەڕەیە ئەبێ بەدەستی بێنی ئەو کەسانە هەندێکیان هەیە ئاوا لە ژیانیان نەڕوانیوە وە کەم ئەزمونن تەمەن نەهێشتووە سەیرەکەیت تەلەبە دەرەجە وەرەگرێت لە بەرامبەرەوەی دەرسێ دوان کەوتووە پەناباتە بەر خۆکوشتن خۆسووتاندن لە ڕاستی ئەمە حاڵەتێکی زۆر سەیرە نابێ وابێت و ئەبێت ئەو کەسە تێبگات لەوەی کە ئەم ساڵ کەوتووە ئەکرێ ساڵێکی تر دەرەجی باش بێنن و ئەو کەسەی کە لەم دەرەجی باشتری هێناوە لەم باشتر نییە لەم جوانتر نیە لەم چاکتر نییە چیتر نییە بەستەنیاوەنی ئەو ماندوو بوو ئەم کەمتر خۆی ماندوو کردی هەر هۆکارێکی تر لە پشتەوەی ئەکرێ ژیان بەبێری و ماوە جارێکی تر خۆی بۆ ماندوو کاتەوە ئەوە بەدەست بێنێت مەبەستم لەوەیە یعنی کەم ئەزمموی ژیان و بەرگەنەگرتنی ناخۆشەکان ڕەنگە بەشێکی ئەوە بێت هەندێک کەسێ وا لە ژیانەوە هەر شتێکی وەک لە شعر ڕوانێ ینی چۆن ڕۆمانسیەتی شعر چیە شتێکی لەو بابەتەیە بۆیە لە بەرامبەر بەریەکەوتنی شتەکانی یەکسەر تەسلیمە بێتەوە ئەو تا چاوەڕێ ئەوە ناکات لە ڕاستیە ئەمە کێشەکەیە تێنەگەیشتنە لە ژیان ئەگەر تۆ پێت وایە بێ ژیان بەستەنیا بریتە لە خۆشی هەڵی ئەگەر بەشتەنیا بریتە لە ناخۆشیش هەڵی پیرەمێر قسەیەکی زۆر جوانی هەیە مەنازە بەبوون مەگری بە نەبوون هیچیان تا سەرنی نەبوون نەبوون یعنی تۆ هاتوویتە ژیان و ژیان ئەزمون کەیت ئەو کاتێک هەتە لە خۆت باایی مەبە و خەڵکی تر بڵێن پێشەلکاری بەرامبەر خەڵکمەکە خەڵ مەچەوسێنەوە ئەو کاتێکی هەتە تەسلیم مەبە تەحەداتە بێ بەرامبەر ژیانە لەو بابەتان یعنی تەنیا ژیان دیێڕە شعرێکی ڕۆمانسیانە نییە لە بەرامبەر بەریەکەوتنی بچووکترین ئەزمە و تەنگژەیە تۆ تەسلیم بیت و لەو بابەتانە اینجا کە بەشێک لەمانە ئەمە نازانێت وە
یەکسەر تەسلیمی ئەو خۆکوشت نابێت و وەگەڵی ژیان لێ ئەبێ بەبار و ڕقی لە خۆی ئەبێتەوە. ڕاستی ئەمانە جۆرێک لە هەڵچوون و کەفوکوڵی تیا هەیە. ئەگەر پەروەردەیەکی دروست هەبێت، ئەگەر تێگەیشتێکی قوڵ هەبێت و ئەگەر پێشتر پەروەردە و خێزان کەسەکەیان ئامادە کرد بێ بۆ ژیان، بۆ ڕوبەڕووبوونەوەی ژیان و لە مناڵی و ئەرکیان پێسپاردی بێت، هێنابێت یانە ناو ژیانەوە بە ئاسانی ئەو حاڵەتە دروست نابێت لەو بابەتانە. بۆیە بەشێکی زۆری ئەگەڕێتەوە بۆ خێزان. یعنی ئەمە لەسەر ئاستی شخصی. هەندێکیان هەیە بەریەکەوتنی کەلتورەکانە، یعنی بەتایبەت مەسەلەن دنیای پێشکەوتن لەگەڵ خۆیان شتی سەیر و سەمەرە ئەهێنێت. کۆمەلگا لەگەڵ بڵین کۆمەلگا بەتایبەت کۆمەلگای نەریتی یا داخرا و بە ئاسانی ئەم شتە تازانە هەزم ناکات. گەنجەکانیش لە ناوێ یا ئەو کەسانی کە لە ناوێ بەریەکەوتنێک دروستەوە لە بینی دووشت لەلایەک کەلتوریکی داخراوی کۆمەلگا، لەلایەک گۆڕانکاریەک سەیر و سەمەرەکانی پێشکەوتنەکانی دنیای سەردەم. کۆمەلگا ئەمە تەحمل ناکات. ئەوش لێپرسینەوەی هەیە لە بەرامبەرێ، مەسەلەن مۆبایل دێ، ئینتەرنێت دێ، فەیسبوک دێت. بەشێک لە تاکەکانی کۆمەلگا خێزان تەحملی ئەمە ناکات کچ و کوڕەکەی ئەوەکو خۆی بێت. ئەوش ئاوا بیر ناکاتەوە. ئەمڕۆ ئینتەرنێتە بێ، مۆبایلە بێ، فەیسبوکە بێ، نازام تویتەرە بێ، ناتوانێت وەک ئەو بێت. بەڵام باوکەکە تەحملی ئەمە ناکات، ژیانەکەی لێ کاتە دۆزەخ، مۆبایلی لە مەمنوعەکات یان لێ ئەدا یا سزایەدا. تەنانەت جاری وهەیە ژن بەدەست مێردەوە ئاوهای لێ بەسەرا دێت، ئەوش تەحمل ناکات و بەناباتە بەر ئەو خۆکوشتن و شتانە. یعنی بەریەکەوتنی ئەمە قسەی من نییە لە ڕاستی، ئەمە دیدێکی کۆمەڵناسی ئەمیل دۆرکایم فەیلسوفێکی دیاری فەڕەنسیە. ئەو قسە لەسەرەوەکە کە بەشێکیان پەیوەندی بە بەریەکەوتنی کەلتورەکانەوە هەیە کە مرۆڤەکان خۆیان پەنابەنە بەر خۆکوشتن. و هەندێکیانیش خێزانین کە هیوادارم فرسەتە بێم بگەڕم بە مافی ئەوان خوانش نەخۆن. کا دکتۆر، یعنی هەست ناکەی مەسەلەی بوارە کولتوریەکە لەگەڵ هۆکاری مەسەلە هۆکاری کێشە و گیرگرفتەکانی خێزان تێکەڵیەک و هینێکی لەگەڵ یەکە هەیە. چکە دوجار مەسەلە کۆمەلگا لە نەتیجەی خێزانەکان لە یعنی چۆن بەردی بناغی کۆمەلگا بریتە لە خێزان. بۆیە ئەبینی ئەو کێشە و گیرگرفتانەی کە هەیە جاری وایە هەر کولتورەکەیە دابەزیوتە ناو کێشەکانی خێزان و مەسەلکە. یعنی بۆیە ئەبینین کاتێک کە هەر کاتێک مەسەلە هەڵسوکەوتێکی مەسەلە ڕۆژانەی ناو خێزان بووە هۆی ناداتپەروەری یاخود بووە هۆی مای جیاکاری ڕەگەزەکان نێر بێ یاخود مێ بێ یا ژن بێ یا پیاو بێ هیچ فەرق ناکە. یاخود جاری وایە هەر لە نێوان نێر و نێرەکان و یعنی لە یەک جۆر ڕەگەزەکەشە ئەو ناداتپەروەری و نایەکسانیە هەیە. یاخود جاری وا هەیە مەسەلە ئەو هەڵسوکەوتە ئەبێتە قەدەغەکردنی چالاکی لە بەردەم ئەو ئافرەتە. مەسەلە بۆ نمونە ڕێگەی پێنادات، یعنی کولتور وای بەسەرا جاری وایە سەپانەوە. ئێستاژ لە کۆمەڵێ لە خێزانەکاندا ئەم کولتورە باوە کە ئافرەت ئەبێت لە بینی چوار دیوارە بێ و ژیانی زۆربەی کاتەکانی لە ماڵەوە بەسەر بەرێ. بۆیە ڕێگەی پێنادا کە چالاکی یعنی فکری و زهنی و مەسەلە ئەوەی کە بتوانێت کۆمەلگا بەرەو پێش ببات، ئەم ئافرەتە ڕۆڵی هەبێ لە بەرەو پێشبردننی کۆمەلگادا ئەم چالاکیانەی لە قەدەغاکات. بۆیە لە نەتیجا چیمان بۆ دەستە بەرەوە، یعنی هەمیشە مرۆڤێکی بێدەسەڵات و بێمتمانە لە ژیان کە ئینسان گەشتە نەتیجەی بێمتمانەیی بڕیار ئەدا، بڕیار یعنی چۆنڵی بڕیاری دەستەوسانی لە ئاستی ئەوەی کە هیچ ڕێگەیەکی تر نامێنێت بۆیە هەڵەسێ پەنا ئەباتە بەرەوە. لەبەرەوە پێویستەکە خێزانەکان دوورکەونەوە لە کولتوری جیاکاری لە نێوان تاکەکانی خێزان هەر کەسێک بێ، دایک بێ، باوک بێ، دایک بێ، دایکی باوجار وایە خێزانەکان گەورن مەسەلە خەسوو خەزور لەگەڵ یاژی. یعنی بۆیە یەکێکی تر لە گرفتەکانی ناو خێزان کێشەی بووک و خەسووە، یەکێکی تر کێشەی نێوان کوڕ و کچەکان خوشکوبراکانە ناگونجێن بەیەکەوە. هەندێک حاڵەت لەبەرەوە ئەم کولتورە وای کردووە کە زیاتر مەسەلە هەم کولتور و هەم کێشە گیرگرفتە خێزانەکان بەیەکەوە ڕەبت بن و ئەکرێت کە کاتی ئێمە خێزانەکانمان چاکر ئەو کاتە توانیمانە کولتورێکی جوان نمایشی کۆمەلگا بکەین. یەکێکی کە لەو شتانەی کە ئاماژەی پێدرێکە هۆکارە لە زیادبوونی دیاردەی خۆکوشتن و خۆسووتانن ئیعلامە کە بە شێوەیەکی نەرێنی ڕۆڵە بینێ لەم ئاستایە. بجارێکیان یعنی ئەوە پیشانەیە کە خۆکوشتن یعنیان کۆتایی هێنان بە ژیان بەشێکە لە چارەسەرەکان لە درەماکانە ئەمە باسەکرێ کەمەش بەڕاستی کاریگەری یعنی لە ناڕاستە و خۆی بێ لەسەر دەرونی ئەم کەسە پێی وایە یەکێکە لە هەنگاوەکانی چارەسەر زۆر جار یعنی ئەوانەی کە بڕیاری خۆکوشتنێن
بڕیارێکی تاواتیشیان نانە دەوروبەرەکەیان بترسێنن یعنی ئەچێ خۆی سووتێنە بەتەمە ئەوانی دەوروبەری وای بکە سەرنجیان ڕاکێشێ بۆ خۆی خەمی لێ بخۆن مشوری بخۆن بە دەنگە بچن بە گوێی بکەن کامەش بەڕاستی بەشێکە لەوەی کە ئیعلام هۆکارە بۆ ئەمە پێویستە ئەنجا زۆر زەخکردنەوەی لایەنە نەرینەکانی ناو کۆمەلگا هەمیشە بڵێن ئافرەت زوڵم لێکراوە مناڵ مافی پێ نەدراوە ئەمە واکام کەسێکی ڕووخاو بێت پێویستە ئێمە کۆمەلگا ڕابێنین لەسەرەوەی کۆمەلگایەکی بەهێز بێ گەنج لەسەرەوە ڕابێت بەتوانە بێ ئافرەت فێری ئەو بکرێ چەنە بربەس هەبێ ئەم بەتواناتر و قایمتر بێ بەرگی ئەمانە بگرێ نەکو ئیعلامیش ئەمە ڕوونکاتەوە کە ئەمە بە چارەسەردانێ ینی بە شێوەیەکی خراپ پیشاندانی ئەو کۆتایی پێهێنانە و بە دیاردەیەکی خراپ لە قەڵەمدانی زۆر باشترە لەوەی تۆ وەکو یەکێک لە هەنگاوەکان کە لە دراماکانە زۆر جاری شارەتی پێدرێ ئەو کەسە بڕیاری خۆکوشتنیا و دوای بە زیینوێتی ئەمێنێتوانیان هیچ کێشەی ناوێت دوایەوە بەدەنگەوە چنەوە بەشێکە لە کاریگەریەکە لە گرفتە زۆر واقعەکان خات و قەدەم خێر کە ئێستا هەفتانە ئەو ڕۆژنامانەی کە دەرەچن بەردەوام لاپەڕەیەکیان تەرخان کردو بۆ ڕووماڵکردنی چەند ژن کوژراوە چەند لە فلان شوێن لە فلان کات مەسلەیەکی خۆی خنکانێکی خۆی ئەمە وا لە کۆمەلگا ئەکات تاکەکانی کۆمەلگاکە کە دووبارە ئەم حاڵەتە دووبارە بکەنەوە بەلایەنەوە ئاسایی بێتەوە لە ڕاستیە ئیعلام ئەگەر تەنها شتەکەی وەک ئەوەی هەیە گواستەوە ئاسایی ئیعلامیشی ئەوەیە ڕاستی واقعەکەیە کە بیوەزێتەوە ئەگەر لە ڕاستیە ئەو حاڵەتی خۆکوشتن و خۆسووتان نەهەیە ئیعلام بۆ باسی نەکات باسی بکات بەڵام قسەکەی مامەسا زۆر ڕاستە مەسلەی دراما ئەو درامانەی کە لە لای ئێمە دۆبلاژەکرێ دێت لە ڕاستیە هیچ لایەنێکی پەروەردەی و دەرونی لە بەرچاو نەگیراوە ئەوەنی ناوەڕۆکێکی بێوەفایی و بێبایەخکردنی ژیان نیشانەدان شتی جوانمان پێ نیشان نادا کە ئەکرێت درامای تر هەیە جوانترە ئەوانەمان پێ نیشاندا و لەو ڕوانەوە ئەو بەبێ ئەوی بەخۆی بزانێت تەرویجداتە بۆ بێبایەخکردنی ژیان یان جگەل لەوە دیمەنی شەڕ و کوشتار لە لای ئێمە ئەوەنە ئاسایە بێتەوە چامان ڕادێ لەسەرەوەی قەیچێکە ئەگەر کەسێکی تر بکوژێ ئەکرێ خۆشی بکوژێتەوە لەو بابەتانە یعنی ئەمە ئەوە تونوتیژەکان نیشاندانی تونوتیژی و ئاساییکردنەوەی ئەم حاڵەتە زۆرنی ئەمیش ئەمە ڕێگایەکی زۆر بە ئاسایی خۆی ڕێخۆشەکە بۆ ئەی حاڵەتی کوشتن لە لای ئێمەش ببێتە دیاردەک بێتە حاڵەتێکی ئاسایی و ببێتە ڕێگا چارە وەک ئەوەی کانێجار لەو بابەتەی لێ دێت ببێتە ڕێگا چارە و هەنێجار تەرویجی پێ ئەدرێت لە ڕاستیە کە ئەم کەسە پەنای بردوتە بەر ئەو حاڵەتانی ینی لای بەرزەکرێت و جوانەکرێت و هی نەکرێت لەو بابەتە بەڵام ئەو بەشەشی کە ئیعلام باسی ئەماکە ئەگەر خۆی واقعەکە وا بوو ئیعلام هەرەبێ باسی بکات لە ڕاستیە ئێمە گلەی لە ئیعلام نەکەین لەو ڕۆ بەڵام لەو ڕۆ ئیعلام گلەی لێکن بە تایبەت دراماکە کە دۆبلاژەکرێت هیچ فلتەرێکی پەروەردەی و کۆمەڵایەتی نییە و هیچ پەیوەندی ئەسڵەن پێچوانەی زۆرێک لە کەلتوری ئێمە کۆمەلگای کوردی یان زۆر هینە ڕوخانەدا یان زۆر بۆ ئێمە هیچ خێرێکی نییە بۆ ئێمە هیچ باشەیەکی هیچ جوانیەکی نییە درامای تر هەیە پێشکەشی کە کاکە بۆ ئەم بەم شێوەیە کاتەکان بەداخەوە زۆرشمان و تۆ کەسی شارەسەری ناکە یعنی ئەم چەند ڕۆژەی گرتنی موسڵمن هیوادارم ئەم قسانەی من لێرەوە فرسەتێ بێت چونکە من پەیوەندیم کرد بە هەنێک کەناڵەوە وتم ئەم فەوزای ئیعلامیە ڕابگرن کاکە کەسیان نهاتن بەداخەوە بەرنامەی تایبەت لەسەر ئەو بابەتە بکەن ئەمەی کە نیشان ئەدرێ ئەم هەموو شەڕ و دیمەنە کوشتارێک کە دیمەنەکانی شەڕ ڕاستەوخۆ وەک یاری دوو گۆڵی وای لێ هاتۆ هیچ لە قدێک لە بەرچاو ناچێت جاری وایە شوێنێکە لە سێ لاو نیشان ئەدرێ کامیرەکان تەلەڤیزیۆنەکە کردە شەش بەش ئەمە کوشتار بۆ ئێمە هینەکات دەکاتە حاڵەتێکی ئاسایی لە هەشتاکانە شەڕی عێراق ئێران سوار من المعرکە هەبوو ئیتر چاومان ڕاهاتبوو لەسەر مەیت و خوێن و کوشتار و ئەوانە ئەمانە تەرویج بەبێ ئەوی بەخۆی بزانێت تەرویجە نیشاندەرە ڕاست کاریگەری هەیە لەسەرەوەی کە کوشتنە بێتە حاڵەتێکی ئاسایی اینجا ئەگەر خەڵک بکوژم یا خۆم بکوژم فەرق ناکات لەو بابەتانە بەڵێ ئیعلام زۆر وەرپرسە لەو ڕۆوە و هیوادارین ڕاگەاندەکانی ئێمە فلتەری توێژەری دەروری کۆمەڵایەتیان هەبێ بۆ پێشکەشکردنی دراماکان بەرنامەکانیان و لەمە زیاتریش زۆرمان وتووە کەس بە قسەمان ناکە بەداخەوە بەڵێ حاڵەتێکی من ئەمێ ئاماژەی پێ بخات و قەدەم خێرا گەرمەجال بدەیت ئەویش مەسەلە ینی هۆکارێکی ترێ لە هۆکارەکانی کە وا لە ئافرەتەکە و پاڵنەرە بۆ ئەوەی کە مەسەلە پەنابرێتە بەر خۆسووتاندن ئەوش ئەو هۆکاری خۆیەتی یعنی خودی ئافرەت خۆیەتی یعنی ئەو پاڵنەرەش ئەوەش کۆمەڵێک خاڵی لە خۆی ئەبینەیەکێک لەوانە طبعاً کۆمەلگا هەمیشە بەرەو گۆڕانکاری بە بەردەوام گۆڕانکاری بەسەرادێ بۆیە ئافرەتێک کە ئەبینێ لە ئاس گۆڕانکاریەکانی سەردەمدا ناتوانێ دەرچێ
ناتوانێت بۆیە یعنی هەمیشە ئافرەتیش بە هەندێک طبیعەتی خۆی ینی بڵێن بە عام قسە بکەین نەکە مەسەلا هەموو ئافرەتێک بە طبیعەتی خۆی حەزە هەندێک ئافرەتەیە حەز بە لاساییکردنەوەی ژیانی کەسانی ترەکەن بۆیە کە ناگاتە نەتیجەیە کە ناگاتە ئەوەی کە هەموو حەز و ئارەزوەکانی بێتە جێ یاخود مەسەلە جاری وایە تەکلیفی لە ڕادەبەدەر لە هاوسەری یا لە باوکی یا لە برایەکە ئەمانی بۆ نایەتە دیست جاری وایە کەسێکێ لەسەر بەسیترین شتی ژیانی هاتووە کۆتایی بە ژیانی خۆی هێناوە ئەمە خاڵێکی تر ئەوەیە کە حاڵەتێکی تر هەیە ئەوەیە بۆ ڕاکێشانی سۆز و بەزەیی بەرامبەرەکەیەتی ئەبینیە زۆر دڵڕقانە دەوروبەرەکەی تەعاملی لەگەڵاکەن هیوایە کە بۆی بمێنێتەوە بەما دەوروبەر ئەترسێنێ بۆ ئەوی وان لێ بکە کە هانیان بدە مەسەلا ئینێ بکە یعنی ئەو بەرنەتیجە وەزانێ تۆزێ نەوت و شقارتەیە کە بە حاڵ تۆزە کراسەکە یەسووتێ بەڵام لە نەتیجە کە بەخۆیەوە نیە گڕ بەرەبێتە هەموو ژیانی لەبەرەوە نەتیجەیەکی غەڵەت ئەدا بەدەستەوە بۆیە ئەمە یەکێکە لەو شتانی کە ئافرەت خۆی هاندەرە پاڵنەرە بۆ ئەوە حاڵەتێکی تر بۆ تۆڵەکردنەوەیە هەمیشە ئەزانێ مەسەلە ئەو کەسێک کە لەگەڵ یا ژیان ئەباتە سەر ئەم بۆ تەمای کێشە و گیرورفتەکانی و زۆر دڵڕقە بەرامبەری یەک لە ئاکامدا ئەیەوێ لە کەداری بکە لە ناو کۆمەڵگادا یعنی ئەمە نەتیجەیەکی زۆر خراپە مە سەرەکەی ئافرەتەکە پەنا ئەباتە بەر خۆکوشتن کەواتە ئەمەش هەر هۆکارێکی خۆیتی خاڵێکی تر کەمی ڕۆشنبیری بەڕاستی ژنان کە کێشە کۆمەڵایەتیەکان دایمەن ئافرەت کە هەروە باسیشتان کرد یعنی کەمی ڕۆشنبیری لە لای تاکەکان و بە تایبەتی ئافرەت لەسەر مەسائیلی ژیان و لەسەر کێشە کۆمەڵایەتیەکە ئەم کەم ڕۆشنبیریە وای لێ ئەکات کە هەمیشە کێشەکانی زۆر بەگەورە لەلا گەورە بێ بۆیە پێویستە کات کە ئافرەت بەڕاستی مؤهل بکرێ بەوەی کە بتوانێت پێشوێ بچێتە پرۆسەی ژیانی هاوسەرەوە یا نەخێر قوتابیەکە لە خوێندنگا هەڵ بێت تەهیل بکرێت لە مرۆ هۆشیاری تەواوی پێ بدرێت لەسەر ئەمە لە بابەتی بەرنامەی داهاتوومانە داوای لێبوردنتان لێکم ماوەی بەرنامەکەمان تەواو بووە لە بەرنامەی داهاتووە بە درێژی باز لەوە بکەین ئەبێت چی بکرێ بۆی ئەم هۆکارانە کەم کرێتەوە و ڕێژەی خۆکوشتن و خۆسووتانن لە کۆمەڵگەکانە نەهێڵێت یان ئەگەر بنبڕیش نەکرێت کەم کرێتەوانێ و ڕێگەی لێبگیرێت دەستخۆشیتان لێ یەکەم ئینشەڵڵا لە بەرنامەی داهاتووە هەوڵێن بابەتەکەمان تەواو